ئازیزم ئامای ئای بێقەرار وێ ئای چەمەڕە ئای ئینتیزار وێ مەوتەنەکەی چەم دیدەش هانەڕێ غەریبی تاکەی بۆوە ماوای وێ های ساقی بازار جلوەی دڵدارن سەودای خەریدار دانەی دیدارن یەکێوە مایەی گەنجی کەیەوە چون منی جوەتای فەرتود نێیەوە ئەرسەد هەر کەسێ پەیوێژ وەراون وە قیمەت نیەن ئیخلاس حەساون مایل کەر باڵاوەی لادا چوننەی دەسێ و دەف بۆ ئەو دەست جاممەی با بێدار کەرۆ تاکەی بۆ غافڵ دەف وە سەدا گیان جام وە ڕەشحەت دڵ با کڵافە بۆ ئاخر لەوانم خاکی پای حەزرەت پیری مغانم چون دەف بەرگی پۆز ئیرادەت پۆشم قوڵامە بەردەست هەڵقە نەگۆشم خم ئاسا خەیلێن وەتەن مەیخانم چون پیاڵەی واق شیشەی پەیمانم